لە دەستدانی بەڕاستی جێی دڵگرانی هەموو لایەکمانە، بەڵام ئیتر ئەجەلە و لە پێش هەمومانە. مامۆستا قەرەنی یەکێک لەو کەسانە بوو کە ڕێچکەی تایبەت بەخۆی هەبوو، بەڵام لەگەر ئەوەش توانی ئەزمموی خۆی لە ڕێچکەکانی تری جێبەجێ بکاتن بەواتایەکی تر ئەو ئەزمونەی هەبوو لە سەرەتایی کە حەز و خواستی لە هوەر هەبووەوە پەیمانگەی تەواو کردیا هەموو ڕێچکەکانی تاقی کردبووە و بەو شێوازەی کە ئیشی دەکرد ئەو دەتوانین ببینین بڵێن کە لە شوێنە گرنگەکان لە هەرێمی کوردستان جێپەنجەی دیارە، بۆ تایبەتی لە ساڵۆنی VIP فڕۆکەخانەی هەولێر بەدەیان تابلۆی خوالێ خۆشببوو کە تایبەت ڕاست پێدرا بوو معالمی کوردستان لەو شوێنەکە یەکەم شوێنە شاند دێنە ئەوێ بۆی کە چاوێن بە معالمی کوردستان بکەویتن وەوە تابلۆکانی هەمووی خوالێ خۆش بووە بە هەمان شێوە لە سەرۆکایەتی هەرێم. لە دەستدانی بەڕاستی جێی دڵگرانی هەموو لایەکمانە، بەڵام ئیتر ئەجەلە و لە پێش هەمومانە. هیوادارم کە جێی بەهەش بیتن و سەرخۆشی لە خانەوادەی و لە هونەردۆستان و لە هەموو کەسایك دەکەم کە پەرۆشن بە دەستدانی ئەو بەڕێزە.